ئێرە هاوینە هەواری ئەحمەداوایە لە ناوچەی هەورامان سەرەڕای مەترسیەکانی ڤایرۆسی کۆرۆنا و هەڵکشانی ڕێژەی مردن، بەڵام دەیان گەشتیا لە ناوەوەی هەرێمی کوردستان و ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراقەوە سەردانی ناوچە گەشتیاریەکان دەکەن، کەمترینیشیان پابەندن بە ڕێنمایە تەندروستیەکانەوە. وڵاوی ڕاستی بێت کۆرۆنا شتێکی حقەتە هەیە، بەڵام خەڵکیش ئەترسێ، یعنی قەنەعەتە بێت ئەگەر ئەم نەخۆشی کۆرۆنا نەبووە بگرە زیاتر قەرەباڵقە بووە مەجای کەمترە بوو بۆ دانیشتن و بۆ گەشتیاران کە هات نێرە، بەڵام هەستەکەی لە چاو ساڵانە زۆر کەمی کردووە. یعنی بە حقات کۆرۆناکە کارێکی کردووە ترسێکی دڵەڕاوکێکی زۆری قسۆتە دڵی گەشتیاران لە هەموو ڕوویەکە و لە هەموو ناحیە. خاوەن پرۆژە گەشتیاریەکان دەڵێن لە ڕابردوودا بۆی داخستنی ناوچە گەشتیاریەکانەوە زیانێکی زۆریان پێگەشتووە کە زۆربەیان کرێچین. ئێستاش گەرچی ڤایرۆسی کۆرۆنا لە ئارادایە بە ناچاری شوێنەکانیان کردووەتەوە. پار ئەم کاتە زۆر قەرەباڵق بوو ئێرە، بەڵام ئیمساڵ بە حکمی ئەوەی لە خوار و عێراقۆ مەنعەتەجە و لە خەڵک نایەت، عەرەب نایەن، زیانمان پێگەشتووە. هەیە دوکانی بە کرێ گرتووە لێرە، وەڵا هەیەتی هی خۆیەتی هەشە ئەرە وەڵا بە کرێگرێ. هەر ئەم سێ مانگی هاوینەیە بەخوا هەیە 8 ملیۆن کرێدا، هەیە 10 ملیۆن کرێدا. بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری هەڵەبجەش دەڵێ لیژنەکانمان بەردەوام سەردانی ناوچە گەشتیارەکان دەکەن و داوا دەکەین ڕێنمایەکان جێبەجێ بکەن. حکوومەتی هەرێمیش کار بۆ قەرەبووکردنەوەی ئەو هاوڵاتیانە بکات کە ناوچە گەشتیارەکانیان بەکرێ گرتووە. زیانێکی زۆر بەرکەتی گەشت و گوزار کەوتووە. هەروە لێرەوە داواکاریشم کەوا ئەو خەڵکانەی بۆ لەمەولا ئومێد دەکەم کەوا بتوانین هەموو خاڵک تەندروستیەکان جێبەجێ بکەین. ئێمە لیژنەکانمان لەگەڵ لیژنەکانی قایمقامیەت و لیژنەی ئۆپراسیۆنی بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگای هەڵەبجە بەردەوام سەردانی شوێنە گەشتیارەکانی سونی پارێزگای هەڵەبجە دەکەین بە پێدانی ڕێنمایی تەندروستی بەکارهێنانی دەستکێش و دەمامک و هەروەها ئەو ڕێنمایانەی کەوا و خەڵکانەی کە دابنیشن لە نزیک یەکەوە نەبن و خۆپارێزی بکەن، لەبەرەوەی گەر هاتوخوا نەکردە کەسێک ڕووی کردە سنوورەکە و تووشی نەخۆشی ڤایرۆس بەوێ لەو کاتەدا هەموو شوێنەکان کەرەنتینە بکرێن. لە سنووری پارێزگای هەڵەبجە زیاتر لە 35 ناوچەی گەشتیاری سروشتی و ئاینی هەن کە گەشتیاران لەم وەرزەدا بە ڕێژەیەکی زۆر سەردانیان دەکەن، بەڵام هاتنی ئەم ڕێژە گەشتیارە لە ئێستادا و لە کاتێکدایە لە هەرێمی کوردستانی عێراقدا زیاتر لە 1200 کەس تووشی ڤایرۆسەکە بوون و 750 نەخۆش لە ئێستادا لەژێر چاودێری پزیشکیدان و 24 هاوڵاتیش گیانیان لەدەستداوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەورامان.